بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم لە ماوەی 2 ڕۆژدا لە هەولێری پایتەخت دومین کۆنفراسی پەروەردەیی و زانستی کۆلیژەکانی پەروەردەی بنەڕەتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڕێوەچوو توێیدا چەندین توێژینەوە لەسەر ئاستی پەروەردەیی تێیدا باسکران وەروەها بابەتی هەرە گرنگ یاخود تەوەرەی هەرە گرنگ بۆڵۆنا پرۆسێسە کە ئێستا لە نێو خوێندکاران و لە نێواندی ئەکادمیدا باسی زۆری لێوە دەکرێت. هاوکات بابەتێکی تری نێو کۆلیژی پەروەردەی بنەڕەتی بە تایبەت لە زانکۆی سڵاحەدین ئەویش پەروەردەی پێشەنگکاری و پەروەردەی فرەییە کە لە ئێستادا لەگەڵ زانکۆیەکی ئەڵمانی هەماهەنگی هەیە بۆ ئەوەی قوتابیان ڕابهێنرێن لەسەر کاری دەستی یاخود کاری خۆی دوای دەرچوونیان لە کۆلێژ زیاتر پەرەی پێ بدەن. من ئەم بابەتە تاوتوێ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سیروان هارەب ڕاگری کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سڵاحەدین بە خۆشحاڵیەوە میوانی منە لە پایتەختەوە. کاکتۆر زۆر بەخێر بێی سپاس بۆ ئەو کاتێکە بە ئێمە بەخشی. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ بینەر. لە سەرەتاوە لە کۆنفرانسەکە دەست پێ بکەین بۆچی زانکۆکانی یاخود پەروەردەی بنەڕەتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە دیارە بۆ دووەمین جار ئەو کۆنفرانسە بەستە مەبەستان چییە لە بەستنی کۆنفرانسەکە؟ زۆر سپاس. ئێمە ئەو کۆنفرانسە دوو ئامانجی سەرەکی هەبوو لەگەڵ کۆمەڵێک ئامانجی لاوەچی ئامانجە سەرەکیەکانی ئەوە بوو کە ئێمە بتوانین لە ڕێگای کۆنفرانسی زانستی ئەو کێشە و گرفتە پەروەردەیانەی کە لە ناوەندەکانی خوێندن لە وەزارەتی پەروەردە هەروەها لە کۆلیژە بنەڕەتیەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان لە ڕێگای توێژینەوەی زانستی کاری لەسەر بکەین و بتوانین چارەسەری گونجایی بۆ بدۆزینەوە. بۆیە ئامانجی سەرەکی کۆنفرانسەکە ئەوە بوو کە توێژینەوە ئەنجام بدرێت. ئێمە بۆ ماوەی نزیکەی 6 مانگە کار لەسەر ئەوە کراوە کە بە توێژەرانی هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان و عێراق ڕابگەندرێت کە کۆنفرانسێکی زانستی پەروەردەیی بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتە پەروەردەیەکان لە ناوەندەکانی خوێندن هەیە. خۆشحاڵیەوە لە سەرتاسەری عێراق هەر لە زاخۆ تا دەکاتە بەسرا توێژەران توێژینەوەی زۆر بە پێزیان بۆ کۆنفرانسەکە نرد و بەشێک لەو توێژینەوانە پەسەند کرا و کاری لەسەر کرا و لە میانەی ئەو کۆنفرانسە لە ماوەی 2 ڕۆژدا تاوتوێ کرا و لیژنەی هەڵسەنگاندنی بۆ توێژینەوەکان کرد. دوای ئەوەش کۆمەڵەیەک ڕاستپاردە لە ئەنجامی ئەو توێژینەوانە خرانە ڕوو بۆ ئەوی بتواندرێت ئەو کێشە و گرفتە هەنووکەیانەی کە لە ناو پرۆگرامەکانی خوێندن هەیە بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە چارەسەری گونجایی بۆ بدرۆسێت. باشە باسی وەزارەتی پەروەردە کرد بێگومان لایانی دیکە وەک وەزارەتی خوێندنی باڵا بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پەروەردە کێشەکان چارەسەر دەکات. ڕۆڵی ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە نێو وەزارەتی پەروەردە چ دەبێت لەو توێژینەوەی کە باس کرد؟ من ئامانجی دووەمم باز نەکرد. ئامانجی دووەممان دواتر جوڵامی پرسیارە دەدەمەوە. ئامانجی دووەممان لە کۆنفرانسەکە بریتی بوو لەوەی کە ئێمە وەکو کۆلیژەکانی پەروەردەی بنەڕەتی کە نزیکەی 14 کۆلیژی پەروەردەیان 14 کۆلیژی پەروەردەی بنەڕەتی هەیە هەمومان بەیەکەوە بتوانین پرۆگرامێکی هاوبەش بۆ قوتابیان و خوێندکارانمان لە داهاتوو دابنین. چونکە وەک ئەوەی بەدی دەکرێت یان ئەوەی کە لە ڕابردوو هەبووە هەر زانکۆیەک یان هەر کۆلیژێک سیستەمێکی تایبەت بەخۆی هەبووە بەڵام ئەمە هەوڵی ئەومانداوە ئەو سیستەمە یەک بخەین و لەو کۆنفرانسە لیژنەیەک پێک هات کە تاواکو بتوانن لە داهاتوودا کاری لەسەر بکەن و یەک پرۆگرامی نزیک لە یەک ناڵێم هاوشێوەی یەکتر نزیک لە یەک بدۆزرێت یان دابدرێت بۆ ئەوەی هەموو قوتابیان سوودی لێوەربگرن. سەبارەت بە پرسیارەکەی دیکە ئەوەیە کە ئایا وەزارەتی پەروەردە ڕۆڵی چییە؟ ئێمە تەنسیقی تەوامان لەگەڵ وەزارەتی پەروەردە هەبووە پێش 4 مانگ سەردانی جەنابی وەزیری پەروەردەمان کرد و باسی ئەو کۆنفرانسە کراوە بە خۆشحاڵیەوە ئەو زۆر هاوکار بوو و زۆریشی پێخۆش بوو. ڕەنگە جەنابتان و برادرانی دیکەش ئەویان تەرکیز کردی بێت یاخۆ سەرنجێوەیان دابێت کە وەزارەتی پەروەردە بە قورساییەکی زۆرەوە لەگەڵمان بوو لە کۆنفرانسەکە زیاتر لە 5 بەڕێوەبەری گشتی وەزارەتی پەروەردە لە میانەی کۆنفرانسەکە لەگەڵمان بوون بەڕێز ڕایۆشکاری جەنابی وەزیر لەگەڵمان بوو ینی هەم لە توێژینەوەکان هەم لەو میتینگانەی کە لە نێوان ئێمە و ڕاگرەکانی دیکە کرا لەگەڵمان بەشدار بوون و بڕیار درا کە
لەگەڵەوەی ئێ بە کۆبوونەوەی هاو بەشمان دەبێت لە نێوان ڕاگرەکانی کۆلیژەکانی پەروەردەی بنەڕەتی و هەوڵی ئەوە بدرێت لە ماوەی 3 مانگ جارێک جەنابی وەزیری پەروەردە ببیندرێت بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتانەی کە هەنە لەگەڵیان باز بکرێت. توێژینەوەکان زیاتر وەکو گوتم لایەنی پەروەردەیی بوو لەسەر وەزارەتی پەروەردە بوو یان لەسەر کێشە پەروەردەیەکان بوو بۆی وەزارەتی پەروەردە دێمەسەر هەردوو خاڵ بە ڕوونتر باز دەکەین بەڵام ڕەنگە ئێستا جێمان لە وتەی جەناب دیوی کە لەگەڵ وەزارەتی پەروەردە بە تایبەتی وەزیر هەماهەنگتان هەیە بەڵام ڕەنگە گرفتێک لە هەرێمی کوردستان هەبێ ئەویش گۆڕینی وەزارەتەکان کابینی وەزاری کاریگەری دەبێت لەسەر ئەوەی ئەو هەماهەنگی ئێوە بەردەوام بێ کە کەسێک دێتە شوێنی وەزیرێکی دیکە یعنی چۆن ئەوە جێکراوەتەوە چۆن ینی هەماهەنگیەکە پتەوتر دەکرێت بەردەوامی پێ بدرێت بێگومان کاریگەری دەبێت بەڵام ئەمە هەوڵمانداوە کاریگەریە زۆر تەسیر نەبێت چکە ئەمە لەگەر مؤسسە تعامل دەکەین لەگەڵ وەزارەت ئەمە هەماهەنگی دەکەین ڕەنگە جەنابی وەزیری ئێستا فترێکی زەمەنی کورتی ما بێت بەڵام ئەوە مانای ئەوە نییە ئەمە هەماهەنگیمان لەگەڵ تاکە کەس هەبوو بێت بەڵکو ئەمە لەگەڵ مؤسسەی پەروەردەی هەرێمی کوردستان کار دەکەین ئەوە ئامانجەکەشمان ئەوەیە کە ئەمە بتوانین لایەنێکی ئەرێنی بین لەو پرۆسەیە بەخۆش حاڵیشەوە هەر لە جەنابی وەزیر تاوەکو بەڕێوەبەرە گشتیەکان بە تایبەتی بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان کە ماوەی 2 ڕۆژ بەردەوام لەگەڵمان بوو زۆر خۆشحاڵ بوون بۆەوەی کە ئەو هەماهەنگیە هەبێت بێگومان ئێمە لە داهاتوو لەگەڵ ئەگەر جەنابی وەزیر بەردەوام بێت یاخود کەسێکی دیکە بستە شوێنی ئێمە بەردەوام دەبین بۆ ئەوەی بتوانین بێکەوە کار بکەین. ئەو توێژینەوانە زیاتر دەمێت بەڕوونتر باز بکەین لە بابەتی چی بوون لە بواری پەروەردەیی وە گرفتەکە لەکوێدایە دەتانەوێت چۆن چارەسەری بکەن ئێمە کۆمەڵێکی زۆر لە توێژینەوەمان لە بۆ هاتبوو ینی ماوەی 6 مانگە توێژینەوە بەردەوام لە بۆ کۆنفرانسەکە دێ بەڵام ئەوەی کە جێگای کراوە لە کۆنفرانسەکان نزیکەی 40 توێژینەوە بوو زیاتر هەوڵ درراوە ئەو گرفتانەی کە لە پرۆگرامی خوێندن هەیە کاری لەسەر بکرێت بەکو نمونە لە بۆت باز دەکەم بەشێک لە توێژینەوەکان لەسەر ئەو هەڵە زانستیانە بوون کە لە ناو پرۆگرامەکانی خوێندن هەبووە یان لە ناو بابەتی ئەو پرۆگرامانە هەبوو کە لە خوێندن هەبووە بۆ نمونە لە مێژووی پۆلی 6 بنەڕەتی توێژینەوەیەک لەسەر بابەتی مێژوو کرابوو کە بەشێکی زۆر هەڵی تێدا بووە و توانرا لە ڕێگای ئەو توێژینەوەی هەڵەکان دیاری بکرێت ئێمە تەنها بۆ نەوەستین تەنها هەڵە دیاری بکرێت بەڵکو لە توێژینەوەکان چارەسەری گونجایش بۆ ئەو کێشانە دۆزراوەتەوە کەواتە تەرکیزی تەواو لە توێژینەوەکان لەسەر پرۆگرامی خوێندن بوو لە وەزارەتی پەروەردە باشە چارەسەریەکە چۆن دەبێت ینی مەبەستمە زۆر مەودای چارەسەریەکە دوو چارەسەر یان چارەسەرێکی نزیک مەودا و چارەسەرێکی دوور مەودا ئەوەی کە نزیک مەودایە بۆ نمونە هەندێک هەڵی دیاریکراو هەیە لە پرۆگرامەکان هەیە ئەوە دەکرێت چارەسەر بکرێت بە ئاسانی لە ڕێگای ئەوەی کە بەدیلی باش دۆزراوەتەوە یان لایەن ڕاستەکەی دەرخراوە لەو توێژینەوانە ئەوی دیکەیان بەردەوامیان یان پرۆسەیەکی دوورترە چارەسەری ئەوە دۆزراوەتەوە کە سەرجەمی پرۆگرامی خوێندن لە وەزارەتی پەروەردە پێداچوونەوەی پێ بکرێت بە خۆشحاڵیەوە لە وتەکانی بەڕێز ڕاوێژکاری وەزیری پەروەردە هەروەها لەگەڵ بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان ئەوانیش درچیان بەو هەڵانە کردووە و ئەوانیش دەیانەوێت گۆڕانکاری گەورە لە پرۆگرامەکانی خوێندن بکەن بە تایبەتی لەوەی کە قوتابی ببێتە سنتەر بەڵاوکو ئێستا ئەوەی کە لە پرۆگرامەکانی خوێندن دەبیندرێت مامۆستا سنتەر بووە بەڵام ئێمە لەو توێژینەوەنە هەوڵی ئەومان داوە قوتابی بکەینە چەق کە دواتریش پێشتریش باسمان کرد لە بۆڵۆنا پرۆسیسیش کە ئەوەیە کە یەکێک لە خاڵە گرنگەکان قوتابی بێتە سنتەر باشە ئەم هەڵانە لەوەوە درک پێکراوە کە ئێوە بۆ نمونە لە ئێستا لە ناوەندێکی گرنگی زانکۆن لە هەرێمی کوردستان بەوەی کە قوتابی بە قۆناغەکانی بنەڕەتی و ناوەندی دواناوەندی کە دێتە لای ئێوە لەوەوە سەرچاوی گرتووە کە ئەنگۆ درکتان بۆ کردووە کە قوتابی ئەگەر تەواو کاملیش نەبی بە شێوازێک هاتووتە زانکۆ کە پێویستی بەوەیە زیاتر پەرە پێ بدرێت لە قۆناغی بنەڕەتی بێگومانە مەساڵانە کۆمەڵێکی زۆر لە قوتابیان ڕوو لە کۆلیژە بنەڕەتیەکان دەکەن بۆ نمونە ئێستا ئێمە کۆلیژی پەروەردەی بنەڕەتی ڕەنگە لەسەر ئاستی زانکۆی سەلاحەدین لە ڕووی ژمارەوەی پلەیەکەممان هەبێت ئەوە کۆمەڵێک قوتابی جۆرا و جۆر لە ناوچە جیاوازەکان دەبنە قوتابی لە کۆلیژەکانی پەروەردەی بنەڕەتی هەموو ئەوانە هەڵگری کۆمەڵێک گرفتن لەوانەیە هەندێکیان
گرفتی زانستی زۆر ڕوون بێت بۆیە درک بۆ کراوە کە پێویستە چارەسەری گونجاو بۆ ئەو بابەتە بدۆزرێتەوە بە خۆشحاڵیشەوە وەزارەتی پەروەردەش بۆ خۆشیان دەرچیان بەو گرفتانە کردیە بۆ چێشانە کردیە کە لە پرۆگرامەکانی خوێندندا هەیە بۆیە بەڕێز جەنابی وەزیر و هەروەها ئەو ستافی کە لەگەریتی بەردەوام ئەپدەیتی ئەو بابەتانە دەکەن هەوڵ دەدەن پرۆگرامی نوێ بخەنەگەڕ نامەوێت لە جیاتەوان قسە بکەم بەڵام ساڵی داهاتوو کۆمەڵێک کتێب دەخندرێتە ناوەندەکانی خوێندن کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەخوێندرێت بە تایبەتی ئەوانەی کە باز لە کاراماییەکانی ژیان دەکەن کە زۆر بابەتێکی گرینگە ئێستا لەسەر ئاستی زانکۆکانی جیهان گرنگی پێدەدرێت و حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە هەوڵیەوەیان داوە ئەوە بکرێتە پرۆگرام لە ناوەندەکان دەگومان ئەو پرۆگرامە کە زێ بکرێتەوە لە ناوەندەکانی خوێندن پێویستیشی بەوەیە کە مامۆستای بۆ ئامادەکوری باستان لە چی کردو چۆن ئامادەکاری بۆ دەکەن کە مامۆستایەک وانەکە دەڵێتەوە خۆی کارامەی تێدا بێت ئەمە وەکو کۆلیژی پەروەردەی بنەڕەتی و لەسەر ئاستی هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان تاکە کۆلیژین کە درکمان بۆ بابەتە کردووە و کارمان لەسەر کردووە بۆ ماوەی 5 ساڵە ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە کارامەیەکانی ژیان پەرەی پێ بدرێت و ئەو توان ئەو باهرە شاراوانەی قوتابی هەیە گرنگی پێ بدرێت و هەوڵی ئەوە بدەین کە خوێندکار و قوتابیانی ئێمە بیرکردنەوەیکی داهێنەرانیان هەبێت ئەمە لە پرۆگرامێکین لەگەڵ یەکێک لە زانکۆکانی ئەڵمانیا زانکۆی FAU کە یەکێک لە بەناوبانگترین زانکۆکانی وڵاتی ئەڵمانیایە کارمان لەسەر ئەوە کردیە کە بابەتی کارامەیەکانی ژیان یاخود بابەتی پەروەردەی پێشەنگکاری گرنگی پێ بدرێت و ئێستا لە قۆناغەکانی یاخود لە ناوەندەکانی خوێندن لە لای ما ئەو بابەتێکی سەرچێ و قوتابیان زۆر سوودمەند بوون لە بابەت باس لەوە کرد کە لە خواروی عێراقیش بەشدار بوون بە توێژینەوە توێژینەوەکانی وان لەسەر ئاستێک بوو و چۆن ئێوە سوودتان وەرگرت بەڕاستیەوە جێ خۆشحاڵی بوو لە کۆنفرانسەکەی ما وەزارەتی خوێندنی باڵای عێراقی بە قورسایەکی زۆرەوە وتەبێژی وەزارەت ڕاوێژکاری جەنابی وەزیر بەڕێوەبەری گشتی ینی دوو لە بەڕێوەبەرە گشتەکانی وەزارەت لەگەڵمان ئامادە بوون و توێژینەوەکانی ئەوانیش بە هەمان شێوە توێژینەوەی پەروەردەیی بوون و باسییان لەو چێشە و گرفتانە دەکرد کە لە ناوەندەکانی خوێندن لە عێراق هەیە بەگشتی ئێمەش دووزئێکین لەو چێشە و گرفتانەی کە هەن واتە تاڕادەیەک توێژینەوەکانی ئەوان لەگەڵ مامۆستایانی زانکۆکانی هەرێمی کوردستان نزیک لە یەک بوو ناڵێن وەکو یەک بوو بەڵام نزیک لە یەک بوو چکە ئێمە لە بیئەیەکی هاوشێوە دەژین لە بیئەیەک دەژین کە هەمان گرفتمان هەیە لە ڕووی پەروەردەیی و لەگەڵ ناوەندەکانی خوێندن لە ناوچەکانی دیکە باش تەوەرەشی دیکە کە باس کرد ئەویش یەخستنە بە دیویشکە نزیکردنەوەی پرۆگرامەکانی خوێندنی زانکۆکانی پەروەردەی بنەڕەت لە هەرێمی کوردستان دەتانەوێت چۆن کار لەسەر ئەوە بکەن بخۆی لە 2010 نووسراوێکی وەزارەتی خوێندی باڵا بە واژۆی جەنابی وەزیر ئاڕاستەی سەرجەم زانکۆکانی هەرێمی کوردستان کراوە کە دەبێت پرۆگرامی خوێندن یاخود سیستەمی خوێندن بە وەکو وڵاتانی جیهانی لێ بکرێت یان هاوشێوەی وڵاتانی جیهان بێت ئەویش بۆ دەبێت کە بۆلۆنا پرۆسس لە زانکۆکانی هەرێمی کوردستان جێگای بکرێتەوە بۆ ئەوەی کە قوتابیانی ئێمە یان خوێندکارانی ئێمە دەچن لە زانکۆیەکی نێودەوڵەتی یان زانکۆیەکی ئەوڕۆپی دەخوێنن تووشی گرفتی یەکەی خوێندن و وەحەدات و ئەو بابەتانە نەبن بۆیە هەرێمی کوردستان یان وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان بڕیاری ئەوەیدایە کە بۆلۆنا پرۆسس جێبەجێ بکات ئێمە ژۆک و کۆلیژە پەروەردە بنەڕەتیەکان دەست پێش خەریمان کرد و لیژنەیەکی هاوبەش پێک هاتووە لە ماوەی 2 مانگی داهاتوو ئێمە چەند کۆبوونەوەیەک لە نێوان سەرۆک بەشە بەڕێزەکان لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت بۆ ئەوەی بتوانین لایەنی کەم تاڕادەیەک پرۆگرامێکی نزیک لە یەکدا بنێت چونکە بەڕاستی ئەگەر برێت 100% ئەو پرۆسەیە یان ئەو بابەتانە وەکو یەک بن ڕەنگە لە هیچ وڵاتێکی دنیا زانکۆکان هەمان پرۆگرامی یەکتریان نەبێت بە پێی پێداویستی ناوچەکە بە پێی لایەنی ئابووری و کۆمەڵایەتی تا سیاسیش بگرە پرۆگرامەکان دادەندرێن بۆ ئەوەی بتوانن قوتابیان سوودی لێ باشە بە حکمیەوەی ئەندامی لیژنەی جێبەجێکاری لە بۆلۆنا پرۆسس
ڕەنگە بابەتەکە زۆر ڕوون نەبێ هەم لە ناوەندەکانی خوێندن زۆر پرسیار لەسەر ئەوە دەکرێت کە ئەو بابەتە ئەوەیە کە لە سەرەتای ساڵی خوێندن یاخود قۆناغی یەکەمی هەموو قوتابیەکان پێویستە زمانی ئینگلیزی بخوێنێ مەبەستمە بپرسم لە چی هاتووە ئەو بۆڵۆنا پرۆسیسە و پرۆگرامەکە بەگشتی لە چی پێک دێت بۆڵۆنا پرۆسس لە ناوەکەی ئەگەر باسی بکەین ناوەکەی لەوە هاتووە کە یەکێک لە شارەکانی ئیتالیا خود شارۆچکەکانی ئیتالیا بە ناوی بۆڵۆنا زانکۆیەکی تێدایە بۆ یەکەم جار لەو زانکۆیە ئەو پرۆگرامە جێبەجێکرا ئێستا لەسەر ئاستی جیهان 48 وڵات ئەو پرۆگرامەیان ئەو پرۆسسی تێدا جێبەجێ دەکرێت کە تیایدا وحدات نامینێ ڕەنگە ینی هەندێک ڕوون نەبی لەلایەن بینەرانەوە یەکە نامینێت بەڵکو دەبیتە کریدیت STS ئەوە ینی زیاتر ئیشی لەسەر دەکرێت STS ئەوەیە کە قوتابی ببتە چەقی خوێندن ئەوەیە ینی قوتابی ئیدی تەنها نەبەسترێتەوە بە مەلزەمە یان بە کتابێک دەبێت قوتابی ئەکتیڤیتی هەبێت دەبێت قوتابی چالاکی هەبێت لە ماوەی ساڵێکدا دەبێت ئەو قوتابیە ئەو چالاکیانە کۆ بکاتەوە بۆ ئەوی بتوانێت وحداتی خۆی یان کریدیتەکانی خۆی کۆ بکاتەوە واتە سیستەمەکە لەوە دەگۆڕێت کە تەنها مامۆستا محازەرە بڵێتەوە قوتابیدا بنیشێت و ئیمتیحانات بکرێت نەخێر ئێستا دەبێتە ئەوەی کە قوتابی بەردەوام چالاکی هەبێت سیمینارات بکات بۆ نمونە راپۆرت بکات محازەرە پێشکەش بکات یعنی لە دەرەوە بۆ نمونە لە ڕێگای ئۆنلاینەوە بتوانێت چالاکی هەبێت چالاکی خۆبەخشی هەبێت هەموو ئەوانە دەبنە جزئێک لە پرۆگرامی خوێندنی ئەو قوتابیە باشە ئەوە پەیوەندی بەوە نیە کە ساڵێکی خوێندن زیاد دەبیانە نەخێر ساڵێک دروستە ئێستا دەنگوێک هەیە کەەوە سەرەتایی قۆناغی یەکەمی خوێندن بەوەی کە زمانی ئینگلیزی بخوێنێ ئەو پرۆسە بەو شێوازە نیە نەخێر بەو شێوازە نییە بەڵام لە هەندێک بەش یاخود لە هەندێک کۆلیش پێویستە قوتابی لە قۆناغی یەکەم ئاستی زمانی ئینگلیزی باش بێت ئەوجە دەتوانێت پەیوەست بە هەموو بەشەکە نەخێر ئەوجە دەتوانێت بچێتە ساڵی ئەکادیمی ساڵی یەکەم ساڵی فاوندیشنە ئەوەیە کە قوتابیان ڕادەهێنرێن بۆ نمونە تەماشای کۆلیژە ئەندازیاری یان کۆلیژە پزیشکیەکان بکەن پێویستە قوتابی ئاستی لە زمانی ئینگلیزی زۆر باش بێت ئەوجە بپەڕێتەوە بۆ ئەوی بچێتە ساڵی ئەکادیمی ئێستا لە کۆلیژی ئێمە تەنها لە بەشی زمانی ئینگلیزی ئەوە کراوەتە مەرج کە قوتابی دەبێت ئاستی زمانی ئینگلیزی زۆر باش بێت ساڵی یەکەم تەمهیدی دەبێت ئەو ساڵەکانی دیکە دەتوانێت پرۆگرامی خوێندن وەربگرێت یعنی ئێستا لە ساڵی نوێ ئەو پرۆسەیە لە ئێوە لە زانکۆ جێبەجێ دەکرێت بۆ خۆی پارساڵ اختیاری بوو لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی اختیاری ئایا جێبەجێ دەکەن یاخود جێبەجێ ناکەن بەڵام لە کتابەکەی وەزارەتی خوێندنی باڵا دەڵێ ساڵی 2019-2020 دەبێتە شێوەیەکی ئیجباری پێویستە هەموو زانکۆکان جێبەجێ بکەن بەڵام دەبێت ئەو ڕوونەکەمەوە ئەو پرۆسەیە تەنها لە قۆناغی یەک جێبەجێ دەکرێت واتە قۆناغی 2 3 و 4 وەکو خۆیان دەڕۆن تەنها لە قۆناغی یەک ئەوە جێبەجێ دەکرێت ئەوانە دەبنە دوو وردە تاوەکو هەر چار قۆناغ ئەو قوتابیانێکە قۆناغی یەکیان بڕیوە ئەوە سیستەمەکەیان لەسەر جێبەجێ ناکرێت نەخێر باشە ئەو سیستەمە پێویستی بەچی گۆڕانکاریەک هەیە ئەگە بەراوردیکەین بەم ساڵی خوێندن بەبەسمە لە ساڵنامەی خوێندن لە کاتی دەوام لە شێوازی محازەر یەکەم ئەو پرۆگرامە بە دوو سیمستەر دەبێت سیمستەری یەکەم و سیمستەری دووەم پێویستە لە یەکی نۆ قوتابی لە ئامادەیی هەبێت لە زانکۆ چونکە پێویستە 16 هەفتە سیمستەری یەکەم ببڕێت هەفتەیەکیان لە بۆ ئیمتیحانات دەبێت هەفتەیەکیشیان لە بۆ خۆ ئامادەکرد